بەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت کاتی پێشکەشکردنی قسمێکی نوێی هەواڵی وەرزشیە بەڵام ئەمڕۆ لەگەڵ کۆتایەتنی پرێمەرلیگە من هەوڵ دەدەم باسێکی تاوتان لەسەر کۆتایەتنی پرێمەرلیگ و لەسەر ڕووداوەکان بۆ بکەم بۆیە حەز دەکەم لەگەڵ ما بن چونکە ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی و ناوازە بوو لە پرێمەرلیگ ڕۆژێکی یەجگار تایبەتمەند بوو و من ڕاستە دەچمە سەرەوەی کە باسی پاڵەوان و باسی ئەو تایبەتمەندیانەکەم کە لە مۆرزەی پرێمەرلیگا ڕوویدا بەڵام لە هەمووی گرنگتر من ینی دەستپێکەکەم بەوە دەستپێ یەکەم ئەمڕۆ ئێمە دوو پاڵەوانی گەورەی پرێمەرلیگمان لەبەر لە دەستدا کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە یەکێک بوون لە هەرە دوو کاریگەرترین پاڵەوانەکان یەکێک بوون لە هەرە دوو ناودارترین پاڵەوانەکان کە کۆمەڵی ڕیکۆردی تایبەتمەندی زۆر گەوریان لە مێژووی پرێمەرلیگ کردیان بە ناوی خۆیەوە یەکیان ڕاهێنەرێک بوو ئەوی دیکەیان یاریزانێک بوو کەواتە ئێمە ئەمڕۆ لە یاریگای ئیتیحاد و لە یاریگای لێڤەرپوڵ یاخود یاریگای ئەنفیڵد ماڵاویمان لە دوو کەسایەتی گەورەی فیلم دوو کەسایەتی گەورەی پرێمەرلیگ کرد کە ئەگەر ئێمە بێم باسی فیلمێکی سینەمایی کەین لە هەر فیلمێکیان دوو پاڵەوان ماڵاوایی کرد واتە پاڵەوانێک کە گواردیۆلا بوو پاڵەوانێکیشیان کە محەممەد سەلاح بوو گواردیۆلا پاش 10 ساڵ کاری ڕانەرایەتی و بردنەوەی 20 نازناوە نووسینەوەی مێژووی مانچستەر سیتی و چەندین دەستکەوتی گەورە و چەندین تایبەتمەندی گەورە کە بەخشی بەیانەکانی پرێمەرلیگ ماڵاوی لە خوڵەکە کامێشێک بوو لە هەرە ڕووداوە مێژووی تایبەتەکانی ئەمڕۆ و محەممەد سەلاحی مسریش پاش تۆمارکردنی یاخود پاش بەسەربردنی 9 ساڵی پڕسەروەری پاژەوەی کە 2 ساڵتەی داوەکو باشتنی هەڵبژێرا پاژەوەی چەندین خەڵاتی گۆڵکاری خولەکەی تیا بردەوانێ پاژەوەی کە دوو نازناوی پرێمەرلیگی تیا بردەوە کۆمەڵی ڕیکۆردی مێژووی خولەکەی لە ڕوبەڕووبوونەوە تایبەتەکانی لیڤەرپوڵ لە ڕوبەڕووبوونەوەکانی دیکەیە کرد بە ناوی خۆیەوە ئەویش بە هەمان شێوە ئەم شەو ئەمڕۆ لە نێو یاریگای ئەنفیڵد لەبەردەم هەندەرانی لیڤەرپوڵە ماڵاوی لەویانەیە کرد و ئێمە لە وەرزی داهاتوو کاتێک ناوی لیڤەرپوڵ دێنن وەگەر بیریش لە فانتاسی بکەینەوانێ کاتێک باسی لیڤەرپوڵ دەکرێت ئیدی لە یاد یەکەین لەوەی کە کێ لە لیڤەرپوڵە هەڵبژێری بۆی کە یاری پێ بکەی و کێ هەمیشە یعنی زۆرترین ڕێژەی کاپتن بە تایبەتی بۆ بۆوانی کە فانتاسییان کردووە زۆرترین ڕێژەی کاپتن لە ماوەی ڕابردووە لە 5 ساڵ یاکو لە 6 ساڵی ڕابردووە پشتی محەممەد سەلاحی مسری بۆ چونکە هەمیشە زۆرترین پۆینتەکانی فانتاسیە ناو بەڵام ئێمە بکەرانی فانتاسیش ئەستێرێکی گەورەمان لە دەستدا یاریزانێکمان لە دەستدا کە لەوەی ڕاستام ساڵ خراپ بوو بەڵام لە ماوەی ڕابردوو ئەو یاریزانەی کە زۆرترین چانسیە بوو بۆ گۆڵکردن زۆرترین تریپڵ کاپنەکانی تێدا سەرف دەکرا ماڵاوی لە پریمەرلیگ کرد بۆیە دەبێت بە دوای یاریزانێکی نوێ بگەڕین بۆمە و لە هەمان کاتدا گواردیۆلا ماڵاوی لە خوڵەکە کرد کە هەمیشە گواردیۆلا زۆرترین زیانی بە ڕانەرانی فانتاسی گەیانوە کە یەکێک بوو لەو ڕانەرانی خولەکی 59 یاریزانی دەبردە دەروانێ نەیدێش یاریزانەکە و خاڵی تاوەتی بێنێ یاخود یەکێک بوو لەو ڕانەرانی کە هەمیشە ینی ئێمە کوردتەنی پێمانەوت کەوەری بە ڕانەرانە کردەوەی کە یاریزانێک کە تۆ بە تەمای سەرەکی بوونی بوو یا کاتنی دەدا کە چێوەچوو یاریکرد یاریزانێکی یەدەک کامە بە جددی دوو تایبەتمەندی بوو ئەوەی کە خاڵە جیاوازەکانی مۆرزەی پرێمەرلیگ کە من بە چەند خاڵت بۆتان باسەکەم ئارسیناڵ وەکو ئەمە قسەی منە ئارسیناڵ وەکو بەهێزترین تیپ بۆ پاڵەوانی مۆرزەی پرێمەرلیگ وەکو شایستەترین تیپ بۆ پاڵەوانی مۆرزەی پرێمەرلیگ دوای 22 ساڵ ئارتێتا جارێکی تر هاندەرانی ئارسیناڵی کردەوەی کە ببنەوە پاڵەوانی پرێمەرلیگ پاڵەوانێکی شایستە بوو و ئەمە تایبەتمەندیکی جیاواز بوو لە وەرزی ئەمساڵی پرێمەرلیگ گواردیۆلا کۆمەڵی ڕیکۆردی زۆر تایبەتمەندی لەم خولەیە دەستەبەر کرد کۆمەڵی ڕیکۆرد بەڵام گواردیۆلا خراپترین ڕیکۆردی مێژووی کاری ڕانەرایەتی خۆشی دەستەبەر کرد خراپترین ڕیکۆردی کاری ڕانەرایەتی خۆی ڕاستە 3 ساڵ لە بایرن بۆ ڕاستە 4 ساڵ لە بەرشەلۆنە بۆ ڕاستەوە 10 ساڵە لە مانچستەر سیتیە بەڵام بۆ یەکەم جارە گواردیۆلا وەکو ڕاهێنەر بۆ دوو وەرزی لە سەریەک ناتوانێت خولی وڵاتەکەی باتەوە هەنی هەم ئەم ڕیکۆردانە بۆ خودی گواردیۆلا ئەم ڕیکۆردە خراپە ناخۆی ڕیکۆردەکە تەبیعیە ڕاهێنەرەکە بۆ دوو وەرزی لە سەریەک خول ناباتەوە ئاسایی زۆر ئاسایی خوشتی چێونە گەورە نییە
بەڵام کە دێتە سەر گواردیۆلا مادام ئێمە یاعی من دایم کێشەیە ئەمەم هەیە کە باسی گواردیۆلاتان بۆ وەکەم کە ئێم ڕەخنەیەکی لێگرم لەم لاوە 27 کەس هەڵەیاتێ با بە نابێ وا بڵێت و کاکە نا هیچ کەسێ پیرۆز نییە. ئێمە کە ناوی گواردیۆلایەنین لە لیڤڵێکی باڵایە ناوێنین بۆیە ئێمە بێ بە ڕازگۆیانە پیشەکەمان بکەین ڕەخنەکان وەکو خۆی بگەینین. ئەوە تا یەکێک لە ڕیکۆردەکانی پرێمەر لیگ یاخود یەکێک لە ڕیکۆردەکانی ئەمۆرزە کە ڕیکۆردە خراپەکانە گواردیۆلا بۆ یەکەم جار بۆ دووەم وەرزی لە سەریەک پرێمەر لیگی لەدەزە یاخود بۆ دووەم وەرزی لە سەرێک نازناوی خولی نێوخۆی وڵاتەکەی لەدەستدا. گواردیۆلا لەم لیڤڵە باڵایە هەچیە بێ بە ڕیکۆردی خراپ بووی ئەی بینیت یعنی ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە گواردیۆلا بەرەو خراپی ڕۆشتووە. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە گواردیۆلا ڕازگۆیە وزەی نەماوە یعنی ئەو دقەی کڵۆب کەوتی وزەم نەماوە لە پرێمەر لیگ گواردیۆلاش وزەی نەمابوو زیاد لە حەدی خۆشی مایەوە لە پرێمەر لیگە کە ئێمە کە باسەکەین لە ڕانەرانیان کە باسەکەین لە تیپەکان باسی حەدەسی ڕۆژەکەین باسی ڕووداوەکانی ڕۆژ ئەەکەین ناین بە هەمان عەقڵیەتی بینەری 2000 گواردیۆلا توانی نازناوی شەشی بۆ بەرشۆن کاکەوە ڕۆی ئێمە ئێستا 2026 ئێمە ڕۆژانە بەرنامەکەین ڕۆژانە گفتوگۆکەین لەوە سەر وەرزش بۆیە بە یعنی تێبگە تۆ لەم قسەیە ئەمە یەکێکە لە ڕیکۆردەکان کە گواردیۆلا بۆ یەکەم جار لە مێژووی کاری ڕانەراتی بۆ دووەم جاری لەسەرێک نازناوی خولی لەدەزا کە لەم لاشەوەی باسەکەڵی گواردیۆلا بەرەو خراپی ڕۆشتوواژوە هەمووی دانیشێ تووڕاگە ئیکاکە وە ڕیکۆردەکەی تو خۆ بەدەست منوتونی ئەمە بابەتەکەی لەسەری یەکێک لە هەرە خاڵە گرنگەکان چی بوو یەکێک لە هەموو لە خاڵە گرنگەکان پەیوەندی بە پارەوە بوو ئەکرێت تۆ زۆرترین پارە سەرف بکەیت بەڵام لێزان نەبی لە سەرفکردنی ئەم پارانەیە ئەکرێت تۆ بە کەمترین تێچوو باشترین ئەنجام بینی ئەشکرێ بە زۆرترین پارە سەرفکردن بتوانی گەورەترین ئەنجام بینی ئەمە زۆر بە ڕانەرانەوە تێ زۆرترین پارەی سەرفکرەوە بەڵام گرنگترین ڕانەر ئەو ڕانەرەیە کە با زۆرترین پارەی سەرفکرێ بەڵام گرنگەوەی زۆرترین دەستکەوتیە نابێ ئەمە خاڵێکی زۆر گرنگەکە ئەمە خاڵێکی ئیجابی گواردیۆلا ڕاستە زۆرترین پارەی سەرفکردەوە بەڵام زۆرترین دەستکەوتی هێناوە لەگەڵە بەڵام ئەکرێ ئەم پارە سەرفکردنە مجارێ باش نەبێ ئەوە تا لیڤەرپوڵ ئەمساڵ نزیک بە 500 ملیۆن یۆرۆی سەرف کردەوە 500 ملیۆن کەچی لە کۆتایی تیپەکە تەناتوانی 60 خەڵک بکاتەوە لە پرێمەر لیگ تیپەکە تەناتوانی بلیتێکی چامپیۆنز لیگ بەدەستبێنێ و 56 گۆڵیشی لەسەر تۆمار کرا ڕیکۆردێکی زۆر خراپ بۆیە مەرج نییە تۆ پارە و پێ بێ بزانی ئیسفادەی لێ بکەی یا بزانی خۆشی لێ بینی هەنێ جار پارەشت پێیە بەڵام تۆ ناتوانانی ئامانجەکەتی پێ بپیچی و ناتوانانی بەرەو پێش بچیتە بابەتێکی دیکە کە ویستم باسیکەم پرۆژەکەی نیوکاسڵ بەرەو پوکانەوەچ لە وەرزی ئەمساڵی پرێمەر لیگ پرۆژەکەی نیوکاسڵ وەکو پێویست نەیتوانی جێگە بگرێ بەرەو پوکانەوەچێک کە ئەمەش خاڵێکی دیکە بوو تیپەکانی وەکو برایتن و برینفۆرد و بۆرنمۆس ئەو تیپانە بوون کە ئەمساڵ کاریگەری زۆریان لەسەر ئەنجامی خولەکە هەبوو برینفۆرد بۆرنمۆس برایتن کاریگەریان زۆر هەبوو لەسەر ئەنجامی خولەکە چ بە پەکخستنی پاڵەوان و ئێڤەرتۆنیش لەم کۆتانە ڕۆڵێکی زۆری هەبوو چونکە ئێڤەرتۆنی ئەم ساڵیش جیاواز بوو بەڵام بە تایبەتی برایتن و برینفۆرد و بۆرنمۆس کە بە درێژایی وەرزەکە ئاسیان بەرز بوو و بە درێژایی وەرزەکەش کاریگەریان لەسەر ئەنجامەکانی و پلەکانی تیپەکان دروستەکرد بە بردنەوە لیان یاخود بێکسامولیان وەشی کە خاڵێکی تایبەتمەند بوو بۆ ئێمە لە کۆتایی ئەمانەوەی تۆتنام بوو لە پرێمەر لیگ کە مەشتێکی تایبەت بوو چونکە ئەگەر تۆتنام دابەزیایە بۆ شامپیۆنشیپ ئینشاءالله گەرخوای گەورە دەرفەتیین لە بەرنامەیە کە باسی ئەو زیانانەتان بۆ بکەین کە لە خودی پرێمەر لیگ و لانی تۆتنامەکە بە دابەزی نەمیان هەیە و یەکێک لە هەرە ئەگەر پێم بڵێن خراپترین تیپیە مۆرزەی پرێمەر لیگ لای من وڵڤرهامپتن نییە بێرنلیژ نییە خراپترین تیپیە مۆرزەی پرێمەر لیگ یانی چەڵسی چونکە کارگەڕیەکی خراپ وای کرد تیپەکە بەرەو داڕمانێکی گەورە بڕوا بەرەو ئەنجامی خراپ بڕوا لە گەیشتنی ڕاستەوخۆی چامپیۆنز لیگ تیپەکە بەرەوە ڕۆیکە لە چامپیۆنز لیگا بەشێکی ئابڕوچوانە بەرامبەر بە پاریس سەن جەرمان ماڵاوای کرد لە پاڵەوانی جامی جیانی یانەکان و تیپەکە وای لێیاد نەیتوانی بلیتی پاڵەوانندێکی ئەوروپی بۆ خۆی دەستەبەر بکات بۆیە من وەکو خراپترین تیپی مۆرزەی پرێمەر لیگ یانی چەڵسی دیاریەکەم بەکۆی گشتی لەگەڵ کۆتاییتنی وەرزەکە و ناڵێم سەبەب یاریزانەکان بەڵکو و لە ڕووی من وەکو یانەیەک بۆت باسەکەم خراپترین تیپ لای منە مۆرزە چێلسی بۆ نەگە وڵڤەرهامپتن کە لە پلی 20ەما داوازین کۆمەڵێگە سێرەی جیاوازیش دەرکەوتن لە مۆرزەی پرێمەر لیگ کە لەوانەش تیاگۆ لە برینفۆرد
ئیگۆر تیاگۆ کە پێگاتی بەرازیلی ژان کارلۆ ئەنشلۆتی بانگشتی پێگاتی بەرازیلی کرد هەر ڕایانی بەرازیلی لە بۆرنمۆس کە لە گواستنەوەی زستانە لە شوێنی سیمینۆ هاتەوە یانەیەوانە ئەوی ژێک بوو یەکێ بوو لە ئەستێرە دەرکەوتوەکان وارووا ڕێنگۆما ئەستێری لاوی یانەی لیڤەرپوڵ و نیکۆ ئۆرێلی بە تایبەت ئەستێری لاوی یانەی مانچستەر کە دواتر بە باشترین یاریزانی لاوی مانچستەر سیتیش یاخود بە باشترین یاریزانی لاوی ئەمۆرزەی پرێمەر لیگیش دیاریکرا وەکو پێشم وتن فیلمە گەورەکە دوو پاڵەوانی زۆر کاریگەر و گەورەی لێ مرد کە ئەویش ڕۆشتنی گواردیۆلا و محەممەد سەلاح بوو یەکێ لە ڕیکۆردە تایبەتەکانیش برۆنۆ فەرناندێش توانی 21 ئەسیست لە مۆرزەی خولەکەدا بنووسێتەوە ڕیکۆردەکەی دیبڕۆین و هێنریشکان و جیاوازیەکانی تر وێستام یونایتد دوای 14 ساڵ وێستام داوەزیە ڕیزی شامپیۆنشیپ بۆ کۆمەڵە یاریزانی باشیش لە وێستامەیە کە ئەکرێت یانەکان لە داهاتووە ئیسفادەی لێ بکەن و یەکێکی تر لە تایبەتمەندیەکان وڵڤەرهامپتن دوای 8 ساڵ جارێکی تر داوەزیەوە شامپیۆنشیپ کاکمازیار ئەڵێ یانەکانی ئەستۆن ڤیلا و کریستال پالاس و بۆرنمۆس شایانی ڕێزن تۆتنام بۆچی کەوتە ئەم بارودۆخە تۆتنام پەیوەندی بە کاریگەڕێکی خراپ بۆ مامەڵی ناتەندروستی ڕانەر کە کاتێک پۆستیگۆگلۆ وەرزی ڕابردوو کە من پێم وایە سەرەتای خراپی تۆتنام لەوە دەستی بەکە ڕاستە پۆستیگۆگلۆ وەرزی ڕابردوو ئەنجامەکانی خراپ بوو کە ناتوانانی نازنای ئەوروپا لیگ بێتەوە بەڵام ئەو ڕانەرە شایانیەوە بوو دەرفەتی پێ بدرێت لە پۆستەکەیدا بەردەوام بێ لەگەڵ ئەم تۆتنامەیە نەک ڕاستەوخۆ گۆڕانکاریکەن سەر ڕاوی تیپەکە نازناوی ئەوروپا لیگی بردوانێ بەڵام ئەمان هاتن گۆڕانکاریان کردیان بە تۆماس فرانک نەیتوانی و مامەڵەیە بکە کە لە برینفۆردا کردی دواتر گۆڕانکاری بە دوای گۆڕانکاری لەم تیپای گۆڕانکاریەکان زیان بە زیان پێی گەیاندن کە دیزێربیش نەیتوانی و جیاوازیە دروستکە ڕاستە تۆتنام ڕزگاری بوو مایەوە لە پرێمەر لیگا بەڵام دیزێربیش ئەو ڕزگارکەرە نەبوو لە ئێستایا ئەمە بەڕای من ئەو جیاوازیانە بوو کە لە وەرزی ئەم ساڵ و لەگەڵ کۆتایەتنیە مۆرزەی پرێمەر لیگا تۆمار کرا و ئەوە کلۆب ڕۆی ئەوە گواردیۆلا ڕۆی ئەو محەممەد سەلاحی ڕۆی بەڵام ژیان هەر بەردەوامی هەیە و پرێمەر لیگیش دڵنیا بڵەوەی هەر بەردەوامیە بێ بۆیە ئێمە ساڵی داهاتوە گەرماین و نەمردین خۆمان بۆ ڕکابەرێکی جیاواز بۆ کاتنێکی جیاواز بۆ دۆخێکی جیاواز لە پرێمەر لیگ حاضر